خوای پەروەردگار لە سوورەتی ئەذاریات لە ئاەتی 52 بۆ 55 دڵی پێغەمبەری خوا دەداتەوە صلی الله عليه وسلم، دڵی ئێمەی ئیماندارانی ئومەتی دەداتەوە. دەفەرمێ كذلك ما أتى الذين من قبلهم من رسول إلا قالوا ساحر أو مجنون أتواصوا به بل هم قوم طاغون فتول عنهم فما أنت بملوم وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. کاتێککە قوڕەیشیەکان بتپەرستانی مەکە زۆر ئازاری دڵی پێغەمبەری خۆیاندا صلی الله عليه وسلم، پەروەردگار خۆشەویستەکە و پێغەمبەری هەڵبژێردراوی خۆی و خاتەمی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم دڵنەوایی دەکات. دەفەرمێ ئەگەر کاتێک بتپەرستانی مەکە و دەوروبەری مەکە ڕێگا لە دینەکەت دەگرن و گاڵتەت پێ دەکەن، ناو و ناتۆرەی ناشرینت لێ دەنێن، پێت دەڵێن محەممەد شێتە، پێت ئەڵێن ساحیرە، پێت ئەڵێن درۆ دەکا، ئیفک و نیفتەڕاه و درۆ بەدەم خواوە دەکا، ئەڵێ ئەمە قورئان و کەلامی خوایە و خۆی هەڵی بەستۆ بەدەم خواوە، پێ دەڵێن معەلەمە، ئەوە خەڵک فێری کردووە، ئەو قسانی لە خەڵکی تر بیستۆ و ئەیکا بە کەلامی خوا و بە خەڵکی دەڵێتەوە بە ناوی پێغەمبەرایەتیەوە، پێت ئەڵێن کەوا فاڵچیە و باسی داهاتوو دەکا، هەروەها ناو تۆرەی ناشرینت بە شوێن دەخەن، پێت دەڵێن ئەساطیر الئەوەلین دەژێڕێتەوە. ئەمە هەر چیرۆک بێژە، ئەمە چیرۆک خوێنێک چی حکایەت جێڕەوە نەبێ ئەم محەممەدە نەعوذ بالله هیچی تر نییە، هەر باسی قەومی ساڵح و هود و لوت و فڵان وای کردووی تر هەر خەریکی ئەو قسە و باس و مێژ و حکایەت و چیرۆخوانەیە. چۆن پێغەمبەر دەبێ وابێ؟ خوای پەروەردگار فەرمووی هەموو کافرەکانی پێش ئەم قەومەی تۆش هەموو خوانە ناسان و دوژمنانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێت لە هەموو زەمان و زەمینێکدا تا سەردەمی تۆ ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، هەر پێغەمبەرێک هاتبێ بۆ ئەو قەومە لار و لەوێرە پیان وتووە ئەوە ساحیرە یان پیان وتووە شێتە، جارە بۆ وتویانە ساحیرە، جاری شە بۆ وتویانە نەبابە، ئەمە هەر قسەکانی تێکەڵ و پێکەڵ، ئەمە هەر شێتە و قسەکانی سەروبەریان نییە. ئەتەواصەو به ئەڵی لە یەکیان جێڕاوەتەوە، واتەوە هۆی وەسیەتیان بۆ یەک کردبێ، ئەوە ئێمە چۆن دژایەتی ئەم پێغەمبەری خوامان کرد، ئەی قەومە بێدینەکەی دوای ئێمە، ئێوەش ئاوا دژایەتی پێغەمبەری سەردەمی خۆتان بکەن، بەڵام خۆ ئەوان یەکتریان نەبینیوە، ئەوان نووسراویان بۆ یەکتر بەجێ نەهێشتووە، بەل هم قەوم طاغون، ئەمانە بۆ خۆیان کەسانی لابەلان، کەسانی دڵڕەش و دڵکوێرن، ئەمانە بۆ خۆیان وێرانن. بۆیە لەم سەردەمەی ئێستای ئێمەشدا کەسانێک دەبینی وەکو چۆن ئەبوو جەهل ئەبوو لەهەب دژایەتی ئیسلام و پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم، واللهی دەڵێ ئەبوو جەهل لەگەڵ یا دانیشتووە، ئەبوو لەهەب لەگەڵ یا دانیشتووە، دەرسی ئەم مشریک و منافقانەی ئێستاشیان داداوە، ئەم ملحیدانەی ئێستایان داداوە کە چۆن دژایەتی خوا و پێغەمبەرەکەی خوا و ئیسلام بکەن، بەڵام خۆ یەکتریان نەبینیوە. ئەمانە هەمویان لە ئەسڵدا خۆیان دڵیان مۆری ڕەشی لێدراوە بەهۆی کردەوەی پیسیانەوە، بەهۆی دڵی بۆ گەنیانەوە. فتەوەلە عنهم، ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم، تۆ پشتیان تێکە. پشتیان تێکە مانای ئەوە نییە بانگەوازیان مەکە بۆ ئیسلام. جایشی پێغەمبەر چییە؟ یعنی زۆر سەرقاڵ مەبە بە قسە و باسەکانیانەوە. فەما ئەنتە بیمەلوم، تۆ لە لۆمەکراونی، تۆ سەرزەنشتکراونی لەسەرەوەی کە ئەوان ئیمان ناهێنن، تۆ تەنها ڕاگەیاندنی ئیسلامت لەسەرە پێیان. وەذەکر، بەڵام ئاگاشت لێبێ کە خوا دەفەرمێ فتەوەلە عنهم، پشتیان تێکە، مەبەست ئەوە نییە قسەیان لەگەڵ مەکە، نا، بەردەوام یادیان بخەوە. وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین، یادی چیان بخەوە؟ بانگیان کە پێیان بڵێ ئەی خەڵکینە، سەرنجی ئەو ئاسمانە بدەن، سەرنجی ئەو خۆرە بدەن، سەرنجی ئەو مانگە بدەن، سەرنجی ئەو هەموو ئەستێرەی ئاسمانە بدەن، سەرنجی ئەو زەوێ بدەن کە لەسەری دەژین، سەرنجی لاشەی خۆتان بدەن، هەر لە خۆت وردبەوە. دەکرێت نیگارێک بەبێ نیگار کێشێک دروست بوو بێ، توخوات تابلۆیەکت بینیوە، نیگارێکت بینیوە، بڵێ ئەمە هەر لە خۆیەوە ئەم ڕەنگانە چوونە پاڵیەک، هیچ کەسی عەقڵی ئەوە قبوڵ دەکا و دێڵە قسەی وا لە دەمی دەرچێڵە نەوەڵڵا. دەیتخوا دەکرێت ئەم جسمە جوانە بەو هەموو وردیەی کە تایەتی و زانستی پزیشکی تا قیامەتیش ناتوانێت هەمووی بدۆزێتەوە،
توخوا ئەمە دەکرێت ئەم جستەیەوا لە خۆیەوە دروست بوو بێ ئەم ئاستێرە و مانگ و خۆرە هەر ئاوا لە خۆیەوە بەم نیزامە ڕێک و پێک و جوانە دروست بوو بێ ئەم زەوی هەر بەبێ خالق ئاوا دروست بوو بێ پێیان بڵێ ئەگەر ئەو ئەڵڵایە بڕیار دەدەن بەڵێ خوا دروستی کردووە توخوا دەکرێت خوا یارمەتی دەری هەبێ هاوبەشی هەبێ خوا دوان بێ و سیان بێ لەسەر زەویدا نوێنەری هەبێ ئەم بتە تۆ نەتوانی دەنگت بەخوا بگە لەڕێ ئەم بتەوە لەڕێ ئەم بەردە دروستکراوەوە دەنگی تۆ بەخوا بگە لەڕێ ئەم دروستکراوە کە خۆی مەخلووقە تۆ بیکەی بە هاو بەشی خوا بڵێ دەنگی من بگەیەنە بەخوا و هاوکاری خوا ببەوەی ئەم کارم بۆ بکرێ ئەمە دەکرێشتیوە بیریان بخەوە عەقڵیان بجوڵێنە بە ئاگایان بێنەوە فإن الذكرى تنفع المؤمنين چونکە یادخستنەوەی بەردەوام سود دەگەیەنێ بە ئیمانداران ئەوەی زەڕەیەک بەرەکەتی ئیمان قابل بێ بچێتە دڵیەوە کاری لێ دەکا ئەمڕۆ ناسپەی ناساڵێک ناساڵێکی تر لەگەڵیان بەردەوام بە بۆیە سەحابە هەبووە 2 ساڵ 3 ساڵ 10 ساڵ دوژمنایەتی ئیسلامی کردووە بەڵام بەم یادخستنەوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەڕێی قورئانەکەوە الحەمدولله چونکە ئەهلی ئیمان بوو چونکە دڵەکەی قابلی هیدایەت بوو پاک بوو هێشتا فیتڕەتی پیس نەکرد بوو هیدایەتی وەرگرت ئەم زنجیرە باسانەی ئێمەش بەڕێزان کە لە زنجیرە باسی یادی ئەم ساڵدا لە ڕەمەزانی ئەم ساڵدا بە ناوی یادەوە باسی دەکەین باسی دینە باسی ژیانێکی جوانە باسی سەرفرازی قیامەتە باسی بەیەکەوە ژیانی موسڵمانانە باسی ڕاستکردنەوەی هەڵەکانمانە ئەوانەی کەوا تێماندا خراپە ئەبێ بۆڵبژێری کەین لای بین بژاریکەین ئەو سیفاتانەی کە جوانن تێماندا یادی یەکتری بخەینەوە زنجیرە باس یادوان دەخاتەوە لە زنجیرە باسی یاددا یادی یەکتری دەخینەوە و تۆخی دەکەینەوە ناهێڵین لە ژیانی موسڵمانەتی و ئینسانیماندا کاڵ بێتەوە بۆیە بە ئەندازەی ئەوەی کاتێک کە قورئانت بۆ دەخوێندرێتەوە کە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەخوێندرێتەوە کە گوێ لە وتارێک دەگری کە ئامادەی جومعەیەک دەبی کە دەچی بە کۆڕێکی ئیماندارانە و زنجیرە باسێکی ئامالای مامۆستایەکی ئاینی مزگەوت بە ئەندازەی ئەوەی کارت لێ دەکا بە ئەندازەی ئەوەی دڵت خۆش دەکا دڵی بۆ دەکەیتەوە پێی مرتاحی لە دەرەوەی مزگەوت لە دەرەوەی گوێگرتنەکە دەیکەیتە کردار لە ژیانتدا بە ئەندازەی ئەوە ئیمانت بەهێزە بە ئەندازەی ئەوە دڵت بە خۆش بێ دڵت بە خۆت خۆش بێ نیشانەی ئەوەی ئیمانەکەت بەهێزە بەڵێ ئیشی ئێمەی بانگخواست هەر یادخستنەوەیە نەک دادگاییکردنی خەڵکی و پۆلێنکردنی خەڵکی بۆ بەهەشتی و دۆزەخی و فاسق و فاجر و مبتەدیع و منافق ئێمە تەنها سیفاتەکان دەبێ باسکەین نەک بە شەخص پەنجە بخەینە سەر فڵان کەس ڕسمەکەی دانێن لە فەیسبوک زەڕبێکی سووری بەسەردابێنن نە لە نزیکەوە بڕۆ نەسیحەتی بکە ئامۆژگاری بکە بە تەنها لەگەڵیا دانیشە هەڵەکانی پێ بڵێ و لە کۆڕی گشتیشدا بڵێ ئەم سیفەتانە لە هەر کەسێکا بن مبتەدیعە لە هەر کەسێکا بن فاسقە لە هەر کەسێکا فاجرە ئەم سیفەتانە چونکە خوا بە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم دەفەرمێ فەذەکر ئینەما ئەنتە مذەکر یادیان بخەوە چونکە تۆ تەنها یادخەرەوەی لەستە عەلەیهیم بموسەیتر تۆ زاڵ نەکراوی بەسەریاندا بەس زۆر دەبێ خەڵک ئیمان بێنێ إلا من تولى وكفر يعني فذكر إنما أنت مذكر إلا من تولى وكفر لكاتب بانقواز وياد خصنوي خلقيش دا كباسي خواو إسلام وإيمان وقيامتيان بودكي خلقان كان كافرين بيد هل بروات بينا كان خلقان كان هل آمادنين جيشد بو بقرن قفتو قول لقلاب كان پشت تيدا كان فيعذبه الله العذاب الأكبر أو كساني پشت إسلام دا كان ئەو کەسانی کەوا ڕاستیەکان دەزانن بەخوا دەزان ئەم ئیسلامە حەقا ئەم قورئانە حەقا بەڵام پشتی تێدەکەن کافر بوونی خۆیان ڕادەگەێنن ملحید بوونی خۆیان ڕادەگەێنن خوای پەروەردگاری جیهانیان عەزابێکی زۆر گەورەیان دەدا ئینە ئیلەینا ئیابەهم ئەوانە گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە ئەو کافرانە ئەو بێباوەڕانە ئەو منافقانە بۆ کوێ دەڕۆن هەر ئەبێ بچنەوە بەربارەگای خوا 100 ساڵ دوژمناتی ئیسلام دەکەی دەمری کە مردی بۆ کوێ دەچی دەچێ بەردەستی خوا ثم إن علينا حسابهم وەکەوەی لە دنیاشدا هەر لەژێ دەستی خوادای خۆ خوای گەورە ئەوە العەدلە ئەوە دنیای کردو بە مەیدانی تاقیکردنەوە ئەینا هەر لەگەڵ یەک وشەدا زمانت لاڵ دەکا هەر دەنگەژەکانت تێکدا هەر هەناسەت بگرێ قسەیەک دەدەم تا نایەتە دەرەوە هەر لێوەکانت هەڵوەرێنە وشەیەکت بۆ ناوترێ
بەڵام ئەوە دنیا مەدانی تاقیکردنەوەیە، دوای مردن دەگەڕێیتەوە بەر دادگای عەدلی خوای پەروەردگار. ثم إن علينا حسابهم، دوای مردنیان لە قیامەتا دێنەوە و حیسابیشیان لەسەر ئێمەیە. علينا حسابهم، لەسەر ئێمەیە حیسابی کار و کردەوەکانیان. تۆ چیت لەسەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی خاتەمی پێغەمبەران، ئەی مسلمانی بەڕێز، ئەی بانگ خواز، ئەی مامۆستای مزگەوت، فذكر إنما أنت مذكر، ئیشی تۆ ئەوەیە کە یادی خەڵک بخەیتەوە بە زمانێکی شیرین، بە دڵێکی خاوێن، بە دڵسۆزی. ئیماندار بەبینینی هەر شتێ یادی قیامەت و بەهشت و دۆزەق دەکاتەوە. پێوەری ئیمانەکەت ئەوەیە باخێکی جوانت بینی لە شوێنێکە، تاڤگەیەکی ئاوت بینی، کۆشک و ڤێلایەکی ڕازاوە و چراخانت بینی، یەکسەر بیری بەهشت دەکەیتەوە، یەکسەر دەچیتە ناو دنیای بەهشتەوە، ئەڵێی خوای پەروەردگار ئەم باخە جوانە ڕازاوە کە هەر شیرینە سەیری کە ئەلحەمدولیلا و ماشاءاللای دەوێت لێ بکەیت، ئەمە باخەوانێک دروستی کردووە، باخەوانێک نەمامەکانی ناشتۆ ئاوی داوە و ئاوا بەم سیستەمە جوانە بە ئەندازەگیری نەمامەکانی ناشتۆ و جوان ئاوی داوە و کودی داوەتێ و وریایی بۆ و هەڵی پاچیوە و جوتیارێکی نمونەیی بووە. ئەمە باخەکەی ئەم باخەوانەیە کە عەبدێکە، ئەی خوایە دەبێت ئەو باخانەی کە تۆ جەنات کە لە بەهەشتا باسییان دەکەی یا ئەڵڵا دەبێت ئەوانە چۆن بن. ئەوە نیشانەی ئیمانە کە ئەو باخ و باخاتی خەڵک دەبینی تۆ یەکسەر بیرت بۆ لای باخ و باخاتەکانی بەهەشت دەڕوە. ئەڵێ ئەم تافگەی ئاوەی ئێرە ئاوا جوانە، ئەم ئاوە پاک و ڕوونەی کوردستان کە ئاوا دەڕۆە، یانی هیچ جیهان لە شوێنێکە لە ڤیدۆیەکە لە تەلەڤیزۆنا دەبینی، ئەی خوایە دەبێت ئاو ڕووبارەکانی بەهەشت چۆن بن یا ئەڵڵا. کاتێکەوە دەچیتە ناو خانوویەکی خۆشەوە یان بە تەنیشتیا تێدەپەڕی، چ ڕازاوەیەکە، هەر ئەو ئەندازیاری کە کێشاوێتی بیر دەکەیتەوە چ زانایەک بووە، ئەوەی کەوا تەسمیمی کردووە، ئەوەی کەوا ڕازاندوویەتیەوە، ئەو چراخانە، ئەو هەموو ئینارە و ڕووناچیە. ئەڵێی خوای پەروەردگار ئەمە عەبدێک لە عەبدەکانی تۆ، عەقڵێکی ئەندازیاری داوەتێ ئەم نەخشەی دروست کردووە، ئەو وەستاوکرێکارە ئەم بینایی لەسەر کاغەزەوە کرد بەم بینا جوانە. ئەی پەروەردگار دەبێت کۆشکەکانی بەهەشت کە خۆت دروستت کردوون خشتێکی لە زێڕی خالیسە و خشتێکی لە زیوی سافە ئەبێت چۆن بن. بۆیە ئەو کاتە نەک حەسوودی بە خەڵک نابەی، بەڵکو بەخوا هەر دڵت بۆ لای ماڵی خەڵک ناچێ، تەنها بیرت بۆ لای بەهەشت دەچێ، ئەڵێی خوای گیان لە بەهەشتا لەم جوانیانە بێبەشم نەکەی. ئەم دنیا تێدەپەڕێ بە حەڵاڵ هەڵی بەدەستیانانی دەدەم و تەمەڵی ناکەم. ئەگەر نەشبوو ئەمە دنیا بەشەر ئەمەی دروست کردووە، بەڵام من یەقینم هەیە ئەگەر لەسەر ئەم ئیسلام و ئیمانە بم بەویستی خوا تۆ جوانترت بووە من دروست کردووە لە بەهەشتا. چاو لێ حەسوود نابی، خەڵک ناکوژی، چاوت پیس نابێت، چاو نابڕیتە ماڵی خەڵک، فیتنەیی ناکەی، بەڵکو یادی بەهەشت دەکەیتەوە.